تێپەڕێنی چی ژیانێکی سەختیە و بە جۆرێک کە هەموو شەیە نزان بۆ بکەن کە کۆتاییم پێ بێ ئەو ڕۆحەم بچێتەوە بۆ لای خی گەورە چونکە زۆر بە ئازار لە دوێنێشەوە زۆر بە کوڵەگەریت چی پێوی توی ئاخر قسە نەرمێخان وتی زۆر بێنازم ئەو تۆی کە چاندم هیچ بەروبوومێکی نەبووە کوشکە ساڵی ئەم ساڵ ئەوەی کە کرا هیچی لە دوورایەوە نەرمێخانیش بە هەمان شێوە بە هەمان شێوەی هەمووش کە ساڵی ئەم ساڵ ڕۆیشت و بەروبوومەکەی خۆی نەخوارد بۆ بە پێوەی کە زۆر نزیکیش بووی لێوەی هەستیشە بە ئازارەکانیە کرد بە چیا تێپەڕی وڵی بە تێپەڕێنی چی ژیانێکی سەختیە و بە جۆرێک کە هەموو شەیە نزان بۆ بکەن کە کۆتاییم پێ بێ ئەو ڕۆحەم بچێتەوە بۆ لای خی گەورە چونکە زۆر بە ئازار ینی بە جۆرێک حەزی لە مردن بوو ئەوەندە ژیان نەی ئەبەستەوە بەخۆیەوە بەداخەوە پەیامە چیەوەکو هونەرمەندێک هونەرمەندان ئەکرێ بە شوێ بەنی بێنازی بمرن وەڵاهی ئیتر تەواو بۆ تەدابوونەریت خەمێک نییە لە لای دەسەڵاتداران و وەزارەت و حکوومەت و هەتا خەڵکیش خەمێک نییە لەبەرەوە تاوردەوردە ئەڕۆن و بە بێنازی و بەبێ ئەوەی شەوێک بە ئاسوودەی سەربخاتە سەرسەرینەکەی کۆتایی بێت لەگەڵەوەی کە زۆریش ماندووە زۆریشی یا بە میلەتەکەی زۆر بەڵام هیچی وەرنەگرتەوە کات بگەڕێتەوە جایتە هونەرەکەیتەوە من نەخێر ئەگەر کات بۆم بگەڕێتەوە و خوا و موعجیزەیە بنوێنێ نەخێر هەرگیز هونەر هەڵمابژێرمەوە بە هەموو ئەوانە شەڵم لە دوای خۆمەوەیەن هەڵی مەبژێرن باوەکو ئێمەتان لێنەیە